هەروەها گرنگی شوێنەوار بە شێوەیەکی گشتی بۆ مێژووی هەر وڵاتێک و لە ناوچوونی ئەو شوێنەوارانە هەروە گەڕانەوەیان بۆ ناوچەکانی خۆیان میوانداری زۆر بەڕێز مامۆستا دڵشاد زاموە پسپۆڕی شارزای شوێنەوار لەگەڵمان ئامادەیە. مامۆستا گیان بەخێراتی ئەمڕۆ سەر و بابەتە گفتوگۆی زیاتر لەگەڵ بەڕێستانەکەین و هەر وەک لە بابەتەکەتە ئاماژەمان پێدا و بیندرا چەندین پارچە شوێنەوار دەگەڕێنرێتەوە. سەرەتاڵەوە دەست پێ بکەین گرنگی گەڕانەوەی ئەم شوێنەوارانە بۆ عێراق وەکو شارزا و پسپۆڕێک لە چیا دەبینیتەوە؟ شوێنەوارەکانی میسۆپۆتامیا لە هەموو جیهانە ناسراون و کەم مۆزەخانەی جیهان هەیە شوێنەواری میسۆپۆتامیاتیانە بێت. کاڵی میسۆپۆتامیا هەموو عێراق بە بەشێکی گەورەی کوردستانیشەوە، بۆیە گرنگی ئەم پارچە شوێنەواریانە بۆ عێراق بەخۆی گرنگە، چکە ناسنامەیەکە یان بۆ کوردستان و میسۆپۆتامیا بە شێوەیەکی گشتی ناسنامەی گەلان و باپیرانی خەڵکی ئەم ناوچەیە و لە ڕووی مێژوویشەوە بۆ خۆی گرنگە، چونکە بە تایبەت ئەم سێ پارچەی هونەرین و بەڵگەن لەسەر پێشکەوتنی هونەری نەخش و هەڵکۆڵین لە سەردەمە کۆنەکانە. بەداخەوە بڵێن بە بۆنی پشیوانەی لە عێراقەوە بۆ بەتایبەت لە ساڵی 1990ەوە بۆ کۆم سێ پارچەی بینیمان، ئەمە لەو مۆزەخانەیە بوو کە هەر لە تەنیشت شوێنەواری نەمرود کە پایتەختی کۆنی ئاشووریەکان بووە لە نزیک مووسڵە، لە ساڵی 1990 بە بۆنی پشێویانەی هەبوو مۆزەخانەکە تاڵان کراوە. جا تازە وردە وردەم پارچانە دەرکەوتونەتەوە. بەڵام عێراق و کوردستانیش زیاتر لە دوای 2023ەوە زۆر زەرەری پێگەشتووە، بە سەدان هەزار پارچە شوێنەوار دزراوە. هەر لە مۆزەخانەی عێراقیە یەکەم مەزەندەکان ئەوە بوو کە 170,000 پارچە شوێنەوار دزراون لەگەڵ تاڵانکردنی مۆزەخانەی عێراق لە بەغداد. بۆیە گەڕانەوەی ئەمانە گرنگە. تا ئێستا زیاتر لە 70,000 پارچە گەڕێنراوەتەوە، بەڵام زۆریش ماوە نەگەڕێنراوەتەوە. باشە مامۆستا، باست لەوە کرد کە بە تایبەتر لە دوا پرۆسی ئازادی عێراقەوە و پارچە شوێنەوارەکان و زۆر مەزندەکراوە کە لە عێراقدا دیار نەماوە ون بوون دزراون. ئەو پارچە شوێنەوارە ئەگەر ئامارێکت لە بەردەستا بێت بە دیاریکراوی لە دوای ئازادکردن و پێش پرۆسی ئازادکردن چەند پارچە شوێنەوار ونن؟ خۆی کێشەکە تەنها لەوە و پارچانە نییە کە لە ناو مۆزەخانەکان وەکو باسم کرد یەکەم مەزەندە 170,000 بوو بەس لە مۆزەخانەی عێراق، مۆزەخانەی نیشتیمانی کە پێوترێ مۆزەخانەی عێراقی. بەڵام دواتر ئەم ژمارەیە کەمتر کرایەوە، وتیان تەنها 30,000ێکە. بێگومان من وەکو پسپۆڕێک ئەزانم هۆکارەکەی چونکە لە زۆر مۆزەخانەی جیهانە بە کوردستانیشەوە کاتێک کە مۆزەخانەیەک تووشی دزی نەبێتەوە، تووشی پەلاماردان نەبێتەوە، زۆر جار ئەو ژمارانەی کە بڵاوکرێنەوە جێگەی باوەڕ نین، با لە میدیاکانیشە بڵاوکرێنەوە، چونکە زۆر جار بەڕێوەبەران و کارگەڕانی مۆزەخانەکان ئەو ژمارانە بە جیاواز ئێڵێن بۆ کۆمەڵی هۆکار کە وەکو پسپۆڕی خۆمەزانەکان بۆ چین بەڵێ زۆر جار کەمتەرخەمیە، چونکە بۆ نمونە لە مۆزەخانەی عێراقی لە ژێر زەمینەکە ئەوانەی کە نمایش کرابوون هەرە گرنگەکان بوون کە دزرا، بەڵام لە ژێر زەمینی مۆزەخانەیە 3,000 مۆر کە هەر هەمووی مۆری پاشا و بازرگان و کەسایەتەکانی کۆنی میسۆپۆتامیا 3,000 مۆر دزراوە کە بلێک سنووقابوو، بەڵام هیچ تۆمارێک نییە. بۆیە ئەمە کەموکۆڕی ئیداری مۆزەخانەکەی بێگومانەیە بیشارێتەوە، بۆیە ژمارەکان کەمەکرێنە. بەس خۆی کێشە گەورەکە لەوەیە ئەوانەی کە لە دەروی مۆزەخانە دزراون، چکە لە دوای ساڵی 2023ەوە لە بەتایبەت ئەو ناوچانەی دەرەوەی هەرێمی کوردستان لە عێراقا دزیەکی زۆری شوێنەوار کراوە. لە زۆربەی گردە شوێنەواریەکان چەندین مافیای جیاوازی ناوخۆی و دەرەکی کاریان کردووە و چەندین دەوڵەتی هەرێمی و دراوسەی عێراق کاری جدیان لەسەرەوە کردووە کە ئەم شوێنەوارانە بە تاڵان ببرێن. و لە کوردستانی خۆشمانە لە ساڵانی نەوەتەکانە بە بۆنەی گەماروی ئابووری و بارودۆخ و شەڕی ناخۆ ئەو بارە زۆر هەبوو کە سەدان گردی شوێنەواری و شوێنەواری کۆن و قەڵا تێک دراون و شێوێنراون و شوێنەوارەکان دزراوە. باشە مامۆستا، دیارنەمانی ئەم پارچە ئاسارن بێگومان هەموو ینی ئەوە ڕوونە کە گرنگێکی زۆری هەیە هەم لە ڕووی مێژوویەوە هەم لە ڕووی ناساندن بە شارستانێتی ناوچەکەی خۆتەوە. بە شێوەیەکی گشتی ئەم دیارنەمانە یاخود ئەم دزرانی پارچە شوێنەواریانە چ کاریگەریەک بەجێ دەهێڵێت بەدیوە ئامەکەیە، هەم لە ڕووی گەشتیاریەوە هەم لە ڕووی ناساندنی مێژووی خۆت بنەوە تازەکەت؟
ئەگە سیر بکەین بۆ لە جیهانە چەند مۆزەخانەیەکەن زۆر بەناوبانگن وەکو مۆزەخانەی لۆڤەر لە پاریس و مۆزەخانەی لەندەن یان مۆزەخانەی بەریتانی پێوترێت لە شاری لەندەن بریتیش میوزیەم ئەم دوو مۆزەخانەیە بەدەیان بە سەدان هزار پارچە شوێنواری تایە بەڵام هەر هەمووی یەو کاتێک کە سەردەمی ئیسیعمار و ئیمپریالیزمی فەڕەنسی و بەریتانی بۆ وڵاتانە ئەفریقا ئاسیا ئەمریکای باشوور کە بردویانە هەر ساڵی 2007 مۆزەخانەی لۆڤەر بە بلیتی فرۆشتنی مۆزەخانەکەی لەگەڵ ئەو پۆستەر و کتێب و ڕێبەرانەی کە هەیبوو 9 ملیار دۆلاری خێر کردووە 9 ملیار دۆلار ئیترەوە تێگەین کە لە نەوت گرنگترە بەڵام کاتێک کە پشێوی هەبوو کاتێک کە شێواندن و تاڵانکردن هەبوو ئەوەی کە کەلو کێشانەی کە ڕۆبەڕووی ناوچەکە بۆتەوە بۆیە گەشتیاریش لە دەرەوەی عێراق وازانێ هەمووی تەنها شەڕ و کوشتن و ئەوشتانێ بۆیە کەمتر ڕووی تێکە و لە هەمان کاتیشە ئەم دزی و تاڵانیە کاریگەری خراپتری شێبەیە کەم لەسەر نووسینەوەی مێژووی ناوچەکە ئەوە چکەوە بەشێکی گرنگ لە شارستانێت و مێژووی ناوچەکەی بەڵگە شوێنەوارەکان زۆرجار لە تۆمارەکانیش گرنگترن بۆ نووسینەوەی مێژووی و شارستانێتی کۆنی خەڵکی ناوچەکە و خاڵی گرنگتریش لەوە ئەوەیە کە بێمتمانەی دروستەکە بۆ نمونە خەڵک کە بینێ مافیایەک شوێنەوارە دزێ جاری وایە دەسەڵاتێکی لە پشتەوە جاری وایە کەسایەتیە کە جاری وایە دەوڵەتێکی هەرێمی لە پشتەوە ئەو کاتە بێمتمانی دروستە بێ و کاتێکیش کە شەڕ و ئاژاوە پشێ و هەژاری هەبوو خەڵکیش هەنێجار بە ناچاری دەساتەوە بۆی هەتا لە پێوەری پسپۆڕی ئەمە شوێنەوارناسیە کەسێک کە لەبەر هەژاری لە نزیک لادیەکەی خۆیان لە سنووری زەوەکەی خۆی شوێنوارە دەرهێنێ قەت ناتوانانی پێی بڵێ مافیا کە پێی بڵێ دەست فەرقی زۆرە بەڕاستی لەگەڵ کەسێکە کە بە بەرنامەدا ڕێژراوە ینی کارەکە و من ینی تێبینیم کردوانەی کە گەڕێنراویشنەتەوە بەڕاستی جێگەی گومانە وەکو پسپۆڕی خۆ وەکو پسپۆڕی شوێنەوار بەتایبەت ئێستا پێتاڵم کە هۆکارەکەی چی هۆکاری سەرشی ئەوەیە کە ئەو پارچانەی کە دێنەوە هەنێکیان هەر خۆیان ساختن چونکە لە عێراقا بەتای لە ساڵی 2023 بە دواوە چەندین مافیای تایبەت هەبوون بۆ نمونە کاتێک پەیکەرێکیان دەرەهێنا چەندین پەیکەریان هاوشەی ئەو دروستە کرد بە هەمان پێوانە و شێوە و ینی و هەر چۆنەوترێ کۆگای تایبەت و کارگەی تایبەتیانە بۆ دروستکردنیەوە وەکو خۆی لە هەمان مادە دروستیانە کردەوە بە هەمان شێواز و بە چەندین شوێنیانە فرۆشت جا بۆیە زۆر جار ینی ڕووی یاوە و خۆشم بینیمە کاتی سەردەمی باراک ئۆباما پارچێکی گرنگی ڕۆژهەڵاتی کوردستانی دایەوە بە دەوڵەتی ئێران بەزەو پارچەیە ساختە بوو خۆی هەر ساختە بوو ینی لە بازاڕەکانە لە لوبنان لە سووریا ساختە کرا بچوو بۆ لوبنان چوو بۆ سوئیسرا پاشان لێ چوو بۆ بازاری ڕەشی نیویۆرک چکە لە وڵاتان لە بەتایبەت لە سوئیسرا لە شاری بازل لەگەڵ نیویۆرکە یەکێکن لەو شوێنانی کە بازاری ڕەشی بازرگانی شوێنواری پێوترێ ئەمانەی کە گەڕێنراونەتەوە ئەوانە نین کە بۆنە سەربازێکی ئەمریکی لەگەڵ خۆی بردوون یا قاچاقچی نردوینێتە دەرەوە ئەمە ئەوانن بۆ نەوەکو کۆمپانیایکی پۆستە و توحفەی وەکو پێوترا هۆبیلۆبی کە کۆمپانیای تایبەتی ئەمریکی بوو لە عێراق و لە وڵاتانی خەریجی شێکرد بە ناوی پۆستە و توحفەوە 4,000 پارچە شوێنواری عێراق دزرا بەڵام دەوڵەتی ئەمریکی توان لەبەرەوەی کە ئەمە بە شێوەیەکی ناڕاستەخۆوە تاوەکو بازاری ڕەشەکەشی نەکرد بوو لە ژێر پەردەی کۆمپانیایەکەیشی کرد بوو 3 میلیۆن دلار غەرامەی کرد و لە هەمان کاتیشا پارچەکان گەڕێنراونەتەوە بۆ عێراق بەڵام ئەوانی تر ناگەڕێنراوە و ئێمە زۆر بەڕاستی هەتا لەگەڵ پۆلیسی ئەنتەرپۆل ئەفسەرانی پۆلیسی ئەنتەرپۆل زۆر لە پەیوەندیا بووم بە تایبەت لە دوای ساڵی 2014 بەداخەوە زۆر مۆزەخانی دەری شەوهان ئەیکڕن 50 ساڵێک لێ گەڕێن دواتر دەری هێننەوە بە تایبەت ئەو شتانە ناکە لە مۆزەخانەکان دزرا ئەوانەی کە لە گرد و قەڵا و شوێنوارەکان دزرا مافیاکان بردویانن گەیشتە بازاری ڕەش گەیشتە مۆزەخانان ئەوان لێ گەڕێن پاشماوەی دەری هێنەوە نمایشێکن وەکو شوێنواری خۆیان ئەمەش قازانجێکی زۆر کوتم چۆن 9 ملیار یۆرۆ لە یەک ساڵە باڵێ قازانجێکی زۆر بۆ وڵاتانە لەسەر شوێنەواری وڵاتی ئەمە باش وڵام مەستا جاری وایە هەر وەک باست کرد پارچە شوێنەواریەکان براونەتە دەرەوە ئیتر لە ڕێگەی مافیاوە بێت شەڕ و شۆڕ بێت تاڵانکردن بێت لە ناو خاکی عێراق یا هەر وڵاتێکی دیکە نەماون کۆپیەک یاخود دروستکراوێک دەگەڕێنەوە ئەمە هیچ کاریگەریەکی لەسەر دەوڵەمەندکردنی مۆزەخانەی عێراق یاخود ئەو شوێنە دەبێت کە پارچە ئاساوارەکەی لێبراوە ئایا ئەم کۆپیە مێژووت بۆ ئەخوێنێتەوە جارێکی دیکە بێگومان نەخێر تەنها ئەتوانی کاتێک کە گەشتیارێک دێ بۆ منم قوتابی مەکتەبە بێ بۆ مۆزەخانەیەک کۆپیشی لێ بێ ئەو بۆ فێرکردنە
یعنی تەنها وەکو فێرکردنی بۆ نێسا لە مۆزەخان میلی قانونی حامڕابی کاتی خۆی کە دەوڵەتی کاشەکان لە بابل ڕووخاست ساڵ 1950 پێشداین ئەیلامەکان میلەکان بە تاڵانی بر بۆ شاری سووسە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان فەڕەنسیەکان لە ساڵ 1992 کە دۆزیانە بدەن بە مۆزەخانەی لۆڤەر ئێستا لە بەغداد و لە سلێمانی کۆپی میلی حامڕابی هەیە بەڵام تەنها کۆپیەکە تەنها کۆپیەکە و ئەوە نییە کە تەنها بۆ فێرکاری سوودی هەیە بۆ فێرکاری سوودی نیە نەخێر بە شێوەیەکی گشتی ئەمە ئەو بارودۆخانن کە بۆ نمونە ڕەنگە لە بارودۆخێکی سیاسی ناهەمواردا کاریگەری لەسەر شوێنەوار هەبێت زۆر جارە پێشتر ئاماژت پێ کرد هاوڵاتی ڕەنگە لە کێڵگەکەی خۆیان پاشە شوێنەوارێ بدۆزێتەوە بیفرۆشێتەوە ئەمە چۆن کاری لەسەر دەکرێت ڕەنگە ئەو کاتە مۆزەخانە بەمە ئاشنا نەبێت و لایانی پەیوەندیدار زانیاریان لەسەر ئەم بابەتە نەبێت ئەمە چ کاریگەریەکی ئەبێت و ئەگەر بزانرێت هاوڵاتیەک لە ناوچەکەی خۆی پارچەیەک شوێنەواری دۆزیوەتەوە و فرۆشتوێتی چۆن کار دەکرێت بۆ گەڕانەوەی ئەمەش کاری زۆری بۆ کراوە لە کوردستانە خۆشبەختانە لە ساڵی 2005 بە دواوە و کاتێک کە کامەر فەتاح سەرۆکی حکوومەتی هەرێم بوو ئیدارەی ئەمبەر بڕیارێک دەرچوو کە شوێنەوار بکردرێتەوە چکە ئێمە پێشنیارمان کرد لەگەڵ برادرانی شوێنەوارەکە لەبەرەوەی بە سەدان هەزار پارچە شوێنەواری کوردستانیشی عراقیشە چۆ دەرەوە کە ئەڵێن کوردستان ناوچەکانی دەرەوە هەرێمی کوردستان بەتابەت ناوچەکانی کەرکووک و گەرمیان خانەقین ئەو ناوچانە لە ڕووی بارودۆخی ئاسایشەوە زۆر هەموار بوو و لەژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمانە بوون بۆیە بڕیاردرا پارچە شوێنەوارەکان بکڕدرێتەوە خۆشبەختانە بۆ منە مۆزەخانەی سلێمانی مۆزەخانەکانی تریش هەر لەسەر بودجێ حکوومەتی هەرێم زیاتر لە 30,000 پارچەیان کڕیوەتەوە و بە نرخێکی گونجاویش بەڵام بۆ منە ڕێژ کەوتووە وەکێک لەوانە تابلێتی داسانی گیلگامێشە کە یەکێک لە تابلێتەکانی لە مۆزەخانەی سلێمانیە کە ئێستا لەوانەیە نرخەکەی $1 ملیۆن بێت بۆیە ینی هەر هاوڵاتیەک هەر هاوڵاتێکە گوێی لە ئێمەیە حکوومەت بەردەوام پلانی هەبوو بۆی کەبی پارچە شوێنەوارەکان بکڕێتەوە بەڵام زۆر جارێتتر ئەوەیە کە هاوڵاتێکە لە لادەکەی خۆی شوێنەوارەکە دۆزێتەوە لەوانەیە بترسێ بیهێنێ بۆ شار چکە لەوانەیە لە بازگەکانە بگیرێت بێگومان ڕاستەخۆڕوا بۆ زیندان بۆیە لەو کاتە پێویستە کە ئەو زەمانەی بدرێتێک کە کاتێک دێ بۆ مۆزەخانە ئەو وەکو کەسێک هاتۆ کە مافی خۆشێتی پارەژوەر بگرێت کە لە یاسای شوێنەواریشە بۆ نمونەگە کەسێک مستیلەیەکی ئاڵتون و دۆزێتەوە مستیلێکی زێڕ بدۆزێتەوە لە یاسای شوێنەوارە بە نرخی ئەو ڕۆژەی ئاڵتون چەند مسقال بۆ ئەوە پارێ درێتێ بووە جگە لەوە ئەو قیمەتە مێژووی کە هەیەی چکە هەموو لە بازاری مستیلی ئاڵتون هەیە بەڵام وانە بە مسقالە بەڵام ئەمە لەبەرەوەی مستیلێکی کۆنە مێژمانە بێ پارێکی زۆر زیاتریشی بدرێتێ وەکو ئەوەی سەمە هەر پێوێترێت دیاری نەکڕێنیش بەڕاستی کە تۆ پژگیری ئەو کەساکی کە ئەوێت ئەم شتە لە مۆزەخانی وڵاتەکەی خۆیان بێ نەگەڕاتە بازاری دەرەوە بەدڵنیایە لەم ڕۆوە هۆشیاری هاوڵاتیان لە چ ئاستێکدایە تا ڕادێکی زۆر باشە بەڵام هەموو کات کە هەژاری هات کە ناچاری هات بۆ نمونە ساڵانی نەوەتەکان کە گرانیکی زۆر زۆر خراپ بوو لە دەستی شارە زورە خەڵک هیچ کار و کەسابەتێکی نەبوو وشکە ساڵی بوو بۆیە لە زیاتی کشت و کاڵەوە بە پاچ و خاکە نازەکەی خۆی ئەچوو یانی بە کۆمەڵ خەڵکی دەکانە چون ئەو گردە شوێنەوارێک کە هەموو شارە کۆنەکانی شارە زورن دەریانە هێنا ئەوە نمونەیە گەنی لە هەموو ناوچەکانی کوردستان بوو بۆیە بەڵام ئێستا لە شارە زورا شتە زۆر زۆر کەم بۆتەوە ناڵێن نییە بەڵام ئێمە تەنها ئەگەر بڵێنەوە قاچاقچیانی کە لە دەرەوەی کوردستانەوە بەتابەت بە هاندانی هەندێک وڵاتی دەوروبەر کە مەبەستیان زیاتر ئەوەی بەدەستی خۆمان ناسنامە و شارستانێت و شوێنەوارەکەمان تێبێتکەەوە بەشێکە لە نووسینەوەی مێژووی خۆمان شارستانەتی خۆمان و ناسنامەیەکە ئەو ناسنامەیە گەر شێوێنرا ئەو کاتە ئەتوانێت بە تۆ بڵێت کورد بێگانەیە کورد زمانەکەی وانە شارستانێتەکەی ڕێگەڕیشەی نییە بەو شێوەیە جاوە لە ڕووی نەتەوەیشەوە بەڕاستی زۆر زۆر بێکاری سەر بکرێ بەڵام بە شێوکی گشتی هاوڵاتیان ینی هۆشیارێکی زۆریان ێ بەداخەوانێ کات هەندێک کەس بە بۆنەی هەندێک دەسەڵاتەوە کە هەیەیان ئەویش بڵین ناکرێ بیگشتێنی بەڵام هەنێجار دەسەڵاتی خۆیان بەکارێنن بۆ قاچاقچێتی کەەوەش بخۆی ینی کەم بۆتەوە بەڵام هەر وەکو هەموو دنیا کەسێکە دەوڵەمەنەیان بەپرسە زۆر جار حەزەکات بازرگانی بۆ کامە لە هەموو جیانە هەیە بەڕاستیان دەکات بە پرسەکان دەوڵەمەنەکان بازرگانی بە شوێنەوارەوەکەن ئەمە لە عێراق چۆنە بینترێ بازرگانی کردن بۆ بەرپرسی خۆت هاوڵاتی خۆت بە
پارچە شوێنەوارەکان وا بردنیان بۆ دەرەوە کامە جارێک دەچێتەوە چوارچەوەی ونبوونی پارچە شوێنەوارەکان ئەمە خەمی هاوڵاتیانمان نییە بەس خەمی بەرپرسەکانمانە ئەوان بەڕاستی هەندێک کات ینی ناتوان بیگشتێنی بەڵام هەندێک کات ینی نمونەشان بێگومان ناکرێ بڵێن هەندێک کات ینی لە عێراقش و لە کوردستانیشا بەرپرس هەبوون بازرگانیان کردووە هیواداری نەما بێستا بەڵام هەبوون بەڵێ مامۆستا باست لە یاسای شوێنەواری کرد بۆ هاوڵاتیان و بێگومان کۆمەڵێک یاسای تر هەیە لەم یاسایانێ بە تایبەتر تا چەند یاسایەکەیە کارێکەیە بۆ گێڕانەوەی ئەو پارچە شوێنەوارانی کە بە شێوەیەکی گشتی لە عێراق و هەرێمی کوردستانە دیار نەماون تا چەندە کاری لەسەرکرێ بدۆزرێنەوە لە کوێن و یاسای تایبەتیە یان هەر هەوڵێکی گشتیە لەلایەن لایەنە پەیوەندیدارەکان و کاری لەسەر دەکرێت بەڵێ لە ساڵی 1962 یاسای عێراقی تایبەت بە شوێنەوار هەیە هەر ینی کامل کۆمەڵی بەندی زۆر تایبەتە زیاتر لە 50 بەندی تایبەتن سەرەتا زۆر قرس نەبوو سزاکانی بەڵام لە ساڵی 2002 لە ژێر سنووری ڕژێمی بەعسا لە عێراقا سزای لە سێدارەدان هەبوو جێبەجێش کراوە بەس بۆ قاچاقچی شوێنەوار دواتر ئەو یاسای لێرە جێبەجێ نەکرا لە بەرەوەی کە زۆر تند بوو ئێستا لە کوردستانە یاسایکی تازە دەرچووە بەڵام تا زیندانی هەتاتایی تایە بۆ کەسێک 15 ساڵی تایە کەەوەش بەڕاستی سزایەکە ئەنیۆکو مادە هۆشبەرەکان وایە بۆیە هەندێک کات هاوڵاتیەک لەوانەیە بە نەزانی بکەوێتە داوی قاچاقچیەکانەوە یان وەکو قاچاقچیەک مامەڵی لەگەڵا بکرێوش بەڕاستی بێت ینی زۆر لایەن ئەم بابەتەشی بکاتەوە کە یاساکە توندە و یاسا لە وڵاتێکە بە وڵاتی کە جیاوازی هەیە یاسای کوردستان و عێراق لە هەمووی تونترە لە هەموو دنیا بەڵام لە ئەوروپا زۆر ئاساییە بازرگانیکردن بە شوێنەوارەوە چونکە بەو شێوەیە نییە گرنگەوەی بگاتە ئەنتیکەخانەیەک یان مۆزەخانەیەک یعنی ئێستا من پسپۆڕێکی شوێنەوارم لە کوردستان ئەگەر هاوکاری قاچاقچی بکەم وەکو تاوانبارێک مامەڵم لەگەڵا کرێ بەڵام لەوانەیە دکتۆرێکی زانکۆیەکی ئەوروپا ئەمریکا بەو شێوەیە نەبێ یاساکە بووی تون نەبێ بووی باشە مامۆستا یاسا هەیە بۆ ئەوەی کە هەوڵ بدرێت پارچە شوێنەوارەکان بگەڕێنەوە وەکو لە ئینفۆگرافیکێکی سەرتاش ئاماژەمان پێدا چەند پارچە شوێنەوارێک دوانیان گەڕێنراوەتەوە باڵۆزخانەی عێراق لە ئەمریکا و بڕیارە سێ پارچەی دیکە بگەڕێنرێتەوە ئەم هەوڵانە لە چ ئاستێکدا دەبینی دۆکو کۆتا پرسیار مەروە کارکردن یاخود گەڕانەوەی تەواوی پارچە شوێنەوارەکان بۆ عێراق تا چەندە گرنگی و کاریگەری خۆی هەیە لە ڕووی مێژوویەوە لەسەر بەڵێ سەرتا لە کوردستان دەست پێ بکەین کوردستان وەکو هەرێمی کوردستان بە هیچ شێوە لەبەرەوەی دەوڵەت نییە ناتوانێت داوای هیچ پارچەیەک بکات ئەگەری خۆشمان بێ ئەگەر لە شوێنی خۆمانەوە بەڵام وەکو دەوڵەتی عێراق وەکو سەفارەتەکان هەنێجار سەفیرەکە کووردە عەرەبە هەر نەتەوە و ئاینێکی ترەوە جیاوازە وەکو سەفارەتی عێراقی توانرێت داوا بکرێت کەش گەڕێنرێتەوە بۆ مۆزەخانەی نیشتیمانی لە بەغداد کار کراوە زۆریش کار کراوە بە تایبەت وەزیری ڕۆشنبیری پێشووی عێراق ڕۆشنبیری و شوێنەوار کە هەر خۆی دکتۆرێکی شوێنەوار بوو دکتۆر حەمدانی زۆر کاری کردەوە ئەوانەشی کە ئێستا گەڕێنەوە هەر سەدەمی ئەوە ئێستا وەزیر نەماوە باری تەندروستی ناجێگیرە بەڵام زۆر کار کراوە جا بۆیە بەڵام لە هەمان کاتیشاوکو وتم زۆر جار هیواکە کەمە چون کە بە سەدان هزار پارچە شوێنەوار برداوەتە دەرەوە و ئەو شوێنەوارانە لە شوێنەوارەکانە بردراون هیچ تۆمارێک نیێت کە قاچاقچی دەریێنا و ڕاستەخۆ ئاودیوی ئەو بەری سنوورەکانی کرۆگەشتێتە مۆزەخانە یا ئەنتیکەخانەکانی یا بازاڕە ڕەشەکانی جیهان باشە عێراق دەکرێت لەبەرەوەی وەکو دەوڵەت کار لەسەر بکات بیگەڕێنەوە ئەی هەرێمی کوردستان چۆر کار لەمڕۆکە لە ڕێی عێراقەوە ناتوانێت داوای پارچە شوێنەوارەکانی بکاتەوە ئەگەر زانیاری هەبێت لەوەی کە پارچە شوێنەوار وەکو عێراق ئەتوانێت داوایکەوێت کە هەندێک شوێنەواری تایبەت هەبوون خۆم ینی لەگەڵ مۆزەخانی سلێمانی هەوڵمان ناوە بیگەڕێنینەوە بەڵام دوجار لەبەرێمە دەوڵەت نین ناتوانین ئەبێت وەکو دەوڵەتی عێراق وەکو سەفارەتی عێراقی کار بکرێ بەڵێ ئەگەر وەکو سەفارەتی عێراقی کار بکرێ ئەوەی ئەو هەوڵی کە درابوو بۆ گەڕانەوەی ئەو پارچە شوێنەوارێکەوە باسیەکەی ئەو هەوڵە سەرکەوتوو بوو لەسەر ئاسێکی زۆریش گرنگ بوو و بێگومان شوێنەوارناسەکانی ئەمریکاش هاوکار بوون چکە لێرا وەکو باسم کرد کە دکتۆرێکی شوێنەوار خۆی وەزیری ڕۆشنبیری و ئەمیش کاریگەریەکانی خۆی بڵێ وەکو هەتا پەیوەندی هاوڕێتی زۆر دەورە بینێ لەوەیە بەڵام بێ ئەوەش بڵێن ئاخر شت کە ئەو شوێنەوارانەی کوردستان عێراق وڵاتانی ڕۆژهەڵات کە لە سەردەمی ئیمپریالیزمە
پێش دروستبوونی دەوڵەتەکانی عێراق و ئەم وڵات ناوچانە بردراونەتە دەرەوە بەی شوێ ناگەڕێنرێنەوە چونکە ئەو کاتە ئاڵێن بۆ نمونە لە ژێر سنووری دەوڵەتی عوسمانیەوە دەوڵەتەکەش نەماوە کەواتە ناتوانێت داوای کاتە بۆیە ئەو شوێنەوارانەش کە بردراونی ئەو کاتە زۆر گرنگنی کوردستانیش و عێراقیش بەداخەوە تا ئێستا یاسایەکی نێودەوڵەتی نیە ڕێگە بدە لەم وەزەخانە جیهانیانە دەربهێنرێن و گەڕێنە بۆ وڵاتی خۆیان. بۆڵێ مامۆستا زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت ومێ دەکەین کە مۆزەخانەی هەم کوردستان و هەم عێراقیش پڕ بێتەوە لە تای ئەو پارچە شوێنەوارانەی کە هەمانە و مێژوو و شارستانیت نیشان دەدات هەم ئەوانەی کە تایسەکنە و پشکنینی لەسەر نەکراوە هەم ئەوانەی کە لە دەرەوەشن بگەڕێنەوە ناو مۆزەخانەکانی عێراق و هەرێمی کوردستان. زۆر سپاس بۆ مامۆستا دڵشاد زاما پسپۆری بواری شوێنوارکە لەسەر ئەم تەوەرە زانیاری گرنگی خستە ڕوو بۆمان. زۆر سپاس مامۆستا.